کاک دکتۆر دلێر شینە معلومی جەنابتانە و ئەزانم لە ناو هەولێر هەمووتان خۆتانەی ناسن کە ڕەنگە شایدی ئەوەمان بۆ بن کە ئەو ئەزموونەی لە کاری خێرخوازی و لە خزمەتی زانستی پزیشکی بە خەڵکی هەژار و نەدار و ئەو کەسانەی کە کەم دەست و کەم ئیمکانیەتن پێش ئەو نمونەی لەم جۆرە نەبووە یاخود بەم شێوە نەبینراوە لە هەولێرە. کاک دکتۆر دلێر هەموو زانستی خۆی هەموو ئەو جۆد و ماندووبوونەی کە کردبووی بۆ وەرگرتنی زەویەکە و هەروەها بۆ ئیدارەدان و بەڕێوەبردننی هەمووی خستە خزمەتی ئەم پرۆژەیە و بەڕاستگۆیانە و خاوەنی بیرۆکەی میهرەبانی بوو. دووەم کاک دکتۆر هیوا ئەبووبەکر مامۆستای زانکۆیە و یاریدەدەری سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆییە کە لە 2008ەوە لەم مەجالی کاری دارایی و شەریعەتی ئیسلامی کار ئەکا و ئێستش زانکۆکە بەردەوامە و ئەویش هەر بەردەوامە لە کار و تێکۆشانی. کەسی سێیەممان کە بەداخەوە لێرە نییە کاک حاجی ئەحمەد ئیسماعیل یەکێک لە کەسایەتیە دیار و جوانەکانی شاری هەولێر کە لە مەجالی بزنس و هەم لە مەجالی کاری خێرخوازی و مرۆییشە دەستێکی باڵای هەیە. و چوارەمیان برای خۆتان من کە لە خزمەت ئەم برایە نابووم ئەندازیارم و 37 ساڵە لە مەجالی کاری خێرخوازی و کاری مرۆڤدۆستی لە ڕێکخراوی ڕابطەی مرۆیی کار و هەوڵ و ماندووبوونەکانمان بۆ خزمەتی عامی کوردستان بووە. لەسەر و هەموو ئەمانەشەوە جەنابی دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارێتی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و سەرۆکی ڕێکخراوی ڕابطەی مرۆیی و هەروەها ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بە هەموو هێزی بە علم و زانستی بە پێگەی خۆی پشتیوانی ئەم پرۆژەی کردووە و لە بیدایەتەوە لەگەڵمان بووە. ئەم چوار کەسە ئێمە چ وەکو کەسایەتی خۆمان و وەکو شەخسیەتی خۆمان چ وەک ئەوەی کە نوێنەرایەتی ڕێکخرا و دامەزراوەیەکمان کردووە یەکی بە مەبلەغێکی باش بە ملیۆنی دۆلار هاتوونەتە ناو ئەم پرۆژەیە و لە سەرەتاوە بەوە دەستمان پێ کردووە پێش ئەوەی هیچ شتێک لە هیچ خاوەن پشکێ لە هیچ بەشداربوویەک داوا بکەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی